دەنگۆ لە ناو خەڵکا بڵاو بۆتەوە خەڵک بەهۆی ئەم بارودۆخی کە لە ناو هەرێمە لەلایەن هەندێک خەڵکی دوور لە مەسئولیتەوە لە هەندێک خەڵکەوە کە هەست بەرپرسیارەتی ناکەن هەندێک دیعاش پرۆپاگەندە بڵاو دەبێتەوە کە علاساس خۆراگران بۆ خەڵک خۆراکی کڕی و خەڵک گەرمی کڕیوەشتی لە بابەتە ئەمانە بە شێوازێکی گشتی هەمویان دوورن لە ڕاستیەوە بازار بە شێوەکی ئەساسی کۆنتترۆل کراوە و هیچ نرخێک لە لای هیچ کەسێک لە هەموو سوپەرمارکێتەکان لە هەموو شوێنەکانی تر شوێنە جیاجیەکان بە شێوازێک کۆنتترۆل کراوە کە هیچ کەسێک سەرپێچی ناتوانێت بکات و هەر کەسێکش سەرپێچی بکات ئەوە ڕاستەخۆ ئاراستەی دادگای دەکەین و لێکۆڵینەوەی تایبەتی دەکەین لەگەڵ لیژنەی پەیوەندیدارمان کە لیژنەی هاوبەشی قایم خامێتە ئەمە یەکسە بارێت بە مەسلەی گەنم لە ناو شاری کۆیدا هەڵبەتا ئێمە سایلۆمان هەیە و شوێنی دروستکردنی ئاردمان هەیە مەتحەنەمان هەیە کە شوێنی دروستکردنی ئاردە لە کۆیە خۆشبەختانە هەموو گەنمەکان لە سنووری کارگەی ئاردی کۆیەوە لێ دەکرێن و دەدرێتەوە بە هەموو بایعەکان هەموو وەچیلەکانی کۆیە و سنووری ناحیەکانی بەڵام نزیکەی 2 مانگ دەبێت گرفتێکمان بۆ دروست بووە لە لایەن زۆرێک لە هاو نیشتیمانیانەوە کە گلەی و گازندە لەسەر ئەوە دەکەن ئەم ئاردەی کە چۆتە بازارەوە وەچیلەکان وەریان گرتووە نانی لێنایە و ناکرێت بەنان دوا بەدوای ئەوەی کە لەلایەن لیژنەی ئابووریمانەوە بە دوواداچوونی وردمان کرد لەسەر ئەمە لەگەڵ کارگەی ئاردی کۆیە گفتوگۆمان کرد و هەموو ئەو پێوەرانەمان وەرگرت کە ئەو گەنمەی پێوەرگیراوە هەڵبەتا مۆزوعەکە لەوە دروست بووە کە گەنمی ئەم ساڵ وەرگیراوە ئەم گەنمە هەرخۆی بەهۆی ئەم کەش و بارودۆخەی کە لەم ساڵدا ڕوویداوە گەنمەکە تا حدێک پوچەڵە ئەم گەنمە کە پوچەڵ دەبێت واتە سەنجی سووکە ئەم گەنمە بەهۆی پوچەڵیەکەیەوە وای کردووە کە هێزی نەبێت بۆ نانکردن لەلایەن زۆرێک لە خەڵکی کۆیەوە گلەی و گازندەی لە بابەتە دروست بووە ئەمەش دەرەنجامەکەی بۆ دەگەڕێتەوە کە مادەی گلیکۆز تا حدێک کەمە لە ناو ئەم گەنمەدا دوای بە دوواداچوونمان لەگەڵ بەشی ئابووریمان بۆمان دەرکەوت کە هەموو ئەو گەنمەی وەرگیراوە لە سنووری قەزای کۆیە بە ستانداری جیهانی و بە ستانداری وزارەتی بازرگانی عێراقی دوای فەحسکردنی ئەم گەنمە دەرچووە کە هیچ کێشەیەکی نییە